ئێوەی بەڕێز چەند قسە و باسێک لەسەر دۆخی حکومڕانی خراپی هەرێم و ئایندەی ئەم دۆخە خراپە و چارەسەری ئەم هەموو قەیران و تەنگژەیەی کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە ڕوو لەکوێ دەکاوە چۆن دەبێ. ساڵی ڕابردوو هەر لێرە ئەگەر ڕابردووتر نەبێ لە خزمەتتا نابووم بۆ قسە و باز لەسەر دۆخی هەرێمی کوردستان کە ئەو کاتە ڕەنگە زۆر قسەمان کردبێ لەسەر ئەوەی ئێستا هەرێمی کوردستان چۆنە و بەو دۆخە خراپە پڕ لە قەیراناویەوە ئەگەر هەرێمی کوردستان ئاوا هەنگاو بنێ ڕوو لەکوێ دەکا و بەکوێ دەگا. ڕەنگە ئەو کاتە هەندێک براوەی زانی بێ ئێمە ڕەشبینین و بە ڕژبینیەوە دەڕوانین لە ئایندەی هەرێمی کوردستان، بەڵام کاتێک کە زەمن تێپەڕی بینرا دۆخی کوردستان لەو کاتە و لە ئێستا لەوە خراپتر بووە کە وتومانە و لەوە وێرانتر بووە کە ئاماژەمان پێکردووە. بە کورتی هۆکاری خراپی دۆخی هەرێمی کوردستان هیچی هی ئەوە نەبووە کە حکومڕانانی هەرێمی کوردستان دەسەڵاتداران نازانن چۆن دۆخی هەرێمی کوردستان باش بکەن و بەڕێوەی بەرن. خراپی دۆخی هەرێمی کوردستان هیچی هی ئەوە نەبووە کە ئەزمون و لێزانی حکومڕانی کەمە، هیچی بەو جۆرە نەبووە کە هەرێمی کوردستان کەمی هەیە لە توانا و لە تاقەی ئەوانەی کە دەزانن چۆن حکومڕانیەکی باش بکەن. بە پێچەوانەوە ئەوانەی دڵەوی دەسەڵاتیان لە ڕووی سیاسی و ئابووریەوە لە هەرێمی کوردستان بەدەسە باش زانیویانەوە باشیش دەزانن کە لە کوردستان چۆن حکوومەتێکی باش، حکومڕانیەکی چاک، حکومێکی ڕەشید دەکرێ، چۆن خزمەتی خەڵک دەکرێ، چۆن مافەکانی خەڵک، بژێوی و ژیانی خەڵک و ئازادیەکانی دابین و دەستەبەر دەبێ. هەموو ئەمانەیان زانیوە و دنیای پێشکەوتووشیان بینیوە، ئەزمموی وڵاتانی پێشکەوتوش کە بە قۆناغی زۆر خراپ و خراپتر لەمەی ئێمە تێپەڕیون بەڵام گەیشتون بەوەی کە ئێستا حکومڕانێتیەکی باش بۆ میلەتی خۆیان بکەن. هەموو ئەمانەیان زانیوە بەڵام بۆ ئەمەیان نەکردووە ویان بۆ ئەمە بەرهەم هاتووە کە ئەمڕۆ دەیبینین لە پاش 8 کابینەی حکوومەت، لە پاش هەموو بڕینی ئەو قۆناغانەی کە لە دەسەڵاتدارێتی هەرێمی کوردستانە هەیە بۆ ئەمە بەرهەم هاتووە. حەقیقەت هۆکارەکەی ئەوەیە کە ئەوانەی لە شاخ دابەزین و لە شار جڵەوی حکمیان گرتە دەست لە حەقیقەتە ئەمانە ڕاستیان نەکرد کەوتیان ئێمە بۆ ئازادکردنی خاک و خەڵکی کوردستان خوێن و خەباتمان پێشکەش کردووە. دەرکەوت ئەمانە لە پێناو خۆشگوزەرانی خۆیان و نەوەکانیان، خۆیان و بنەماڵەکانیان، خۆیان و عەشیرەتەکانیان و لە پێناو خۆشگوزەرانی خۆیان و دەوڵەمەندبوونی خۆیان و گرتنە دەستی دەسەڵات لەلایەن خۆیان و دەوروبەرەکەیانەوە هەموو ئەوەی کردویانە بینیمان بەرهەمەکەیان وەرگرتەوە. ئەگەر خەڵکی کوردستان بیزانایە خەبات و شۆڕشی سەردەمی شاخ بۆ ئەوەیە کە لە شارە پێی سەرمایەدار بی و پێی دەوڵەمەند بی و پێی ببی بە دەسەڵاتدارێک کە کەس نەتوانێت ڕوبەڕوود ببێتەوە و هەموو کوردە چوو شاخ، شارەکان چۆڵە بوو و ئەوانەی ڕازگۆ بوون لەگەڵ مەبدەئی خۆیان لە شۆڕش و خەبات بۆ ڕزگاری میلەتەکەیان هەموو گیانیان بەخت کرد. زۆرینەیان ئەو قارەمانانن کە ئێستا ناویان لە کاروانی گیان بەخت کوردوانی شۆڕشی کووردا هەیە. بەڵام ئەوانەی کە لە شۆڕشیشا لە شوێنی گەرما بوون و لە ماڵی خۆشا بوون و
خواردنی خۆشیان خواردووە و ئەوەی کە لە شار گوزەراوە لە شاخ هەمان ژیان و ڕەفاهیەتیان هەبووە، زۆرینەی ئەوانە هاتنەوە شار، جڵەوی دەسەڵاتیان بە جۆرێک گرتە دەست کە ئەم حکومڕانیەتیان بەرهەمهێنا، خۆیان دەوڵەمەند کرد، خەڵکیان برسی کرد، خۆیان خۆش گوزەران کرد، خەڵکیان ناڕەحەت کرد، دەوروبەری خۆیان دەوڵەمەند و خۆش گوزەران کرد. ئەوانەی کە پێشتر خزمەتی ئەوانی کرد و قوربانی بۆ ئەوان داوە، ڕاستیان لەگەڵ نەکرد، بێوەفا دەرچوون بەرامبەریان و بەرامبەر ئەوانەشی کە خوێن و ڕۆڵەی خۆیان بەخشی بەو خاک و بەو میلەتە، بەرامبەر ئەوانەش بێوەفا بوون. ئێمە ئێستا لە چەمچەماڵین، لێرە شۆڕش هەیە، ڕەنگە بەشێکتان خەڵکی ئەوێ بن. ئەگەر خەڵکی ئەوێژ نەبن دەزانن معاناتی ئەو خەڵکەی لەوێ کێن ئەوانەی لەوێن. زۆرینەی کەس و کاری ئەوانن کە بەعز بە ناوی ئەنفالەوە ونی کردن و کەسیش نەیزانی ئێسک و پرووسکیان چی لێ هات. وەرن با بچین ببینین بزانین ئەوانەی کە خانەوادەی شەهیدن، کوڕ و باب و کەس و کاریان لە پێناوی ئەم شۆڕشا ڕۆشت، بەرهەمەکەی چییە؟ ئەوەیە کە دەبینی ئێستا چەند مانگ دەکاتەوە بۆ چارەکە موچەی خوێنی کوڕەکەی کە بەو پەڕی بێڕێزیەوە پێی دەدەن، بەڵام بۆ خۆشیان لەو پەڕی خۆشگوزەرانی ژیانان. بۆ زانیاریتان کە من ئەو دەسەڵاتدارانەی لە دنیاە وەکو ئەم دەسەڵاتدارە خراپە فاسیدانەی هەرێمی کوردستان ژیان دەگوزەرێنن. باوەڕتان بێ باسی مەلیکەکانی وڵاتانی عەرەبی و کەنداوی عەرەبی و ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکەن، بەشێک لەم دەسەڵاتدارانەی هەرێمی کوردستان کە بە دزی و ناشەرعی سەروەت و سامانیان پێکەوە ناوە، لەوانە خۆشترە ژین کە ئەوانە پێیانە وترێ کوڕی شازادە و مەلیکەکانی وڵاتانی کەنداو، کە لەسەر نەوتی خەڵک و زوڵم و ستەم لە خەڵک و بردننی داهاتی وڵاتەکەیان گەورە بوون. بەشێک لە خانەوادەی دەسەڵاتدارانی ئەم هەرێمی کوردستانە زۆر لەوانە خۆشترە ژین، خۆشتر لە ڕووی دنیاییەوە. ئەو دنیایی کە ئەگەر لێیان تێکچوو دڵنیابن ئەوانەشی کە پاسەوانیانەکەن نایان پارێزن یەکەم کەس ئەوانن پشتیان تێیەکەن. چۆن دەسەڵاتە دەسەڵاتێکی فاسیدە لەسەر بنەمایەکی نایاسایی ناشەرعی پێگاتووە و هەموو ئەوەی کە پێکی ناوە بە پارە و بە پاوەر واتە بە مادە و بەهێز بەدەستی هێناوە. هەر کاتێک مادەی نەما هێزی نامێنێ، هەر کاتێ هێزی نەما مادەی نامێنێ و کاتە خۆشی دەکەوێتە بەر تووڕەی ئەو خەڵکەی کە 26 ساڵە ناڕەحەتی دەچێژێ لە سای ئەم دەسەڵاتە ناشیرینە.